نوژەنکردنەوەی بازاری لەنگە خەریکە کوتایی پێدێت و بازارەکە سەر لە نوێ و بە شێوازێکی تر دەکرێتەوە. دوای سووتانی بازارەکە بەهۆی شۆرتێکی کارەباوە وەکو کاربەدەستان ڕایانگەیاندبوو. لە ئێستاشدا بازارەکە لە ڕووی سیستەمی ئاگر کوژێنەوە و شەقام و ئاو و کارەبا و چەندین خزمەتگوزاری ترەوە ڕێک دەخرێتەوە. بەڵام خاوەنی دوکانەکان گلەی و ڕەخنەی زۆریان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. سەرۆکی حکوومەت قایم قام محافظ هەمووی بەڵێ دەبڵەکانیشان بۆ هیچ بەڕاستی هەتای تەچمان نەدێت لێ لێرەوە لە ڕێنگەوە داواکارین لە حکوومەتی هەرێم لە ساڵەداران کاکە قڕبە عەلێ بکەنەوە لە بۆی ئەو بازاڕە بەڕاستی فەقیر زۆر ئیسپادەی لێ کردبوو. هەمووی کۆمپانیا هاتیە هەمووی کۆمپانیایەوە هەمووی لە بەرچی ئەو دوکاندار دەدێ لە بلام هەتا ئێستا بەس بە 2 تەن شیشی و بە 2 تەن چیمەتۆ قەرە بکرێنەوە. وەکو بینای دوکانەکان نۆژەنکردنەوەی لەسەر ئەرچی خۆمانە. ئێستاوە تقریبا بینایەکانەوە تەواو بووە ماوە لەسەر خەدەمی حکومیەکان ینی گرتنی سەقفی کۆڵانەکان بگیرێ و خەدەمی خوارەوە وەکو ئاوی عەریق کارەبا ئەو سێ ماوە ئەنی ئێستا مەیشی خۆمان تەواو کرد ماوە ئیشی حکومەت ئەگە حکومەت ئیشەکانمان لۆ زوو جێبەجێ بکە ئێمە بە زووترین کات دەگەڕۆنەوە دوکانەکانمان لە جاران باشتر کار و کاسبی خۆمان دەکەین. سووتانی بازارەکە ناڕازایی زۆری لێکەوتەوە لەلایەن فرۆشیار و کرێچی و خاوەن مڵک و هاوڵاتیان بەگشتی چونکە وەک خۆیان گوتیان زیانێکی ئێجگار زۆریان لە ڕووی مادیەوە پێگەیشت. بوویە ئەو کات هەرزوو سەرۆکی حکوومەت و پارێزگار و قایمقامی هەولێر ڕایانگەیاند کەوا لیژنەیەک پێکهێنراوە بۆ هاوکاریکردن و قەرەبووکردنەوەی زیان پێکەوتوانی بازارەکە. لەو بارەیەوە نوێنەری بازاری لەنگەش دەڵێت. قەرەبووی حکوومەتیانەوە تەنها کۆمپانیای کار نەبێ وەکو سەمەنتۆس دوکانی سێتەن سیمەنتۆی پێداوین ئەوی تریش حکوومەت بەڵێنی بە ئێمەداوە سۆنی چاکاتەوە سیمان بۆکاوە حکوومەت بەڵێنی بە ئێمەداوە بەس حکوومەت کە بەڵێنی بە ئێمەداوە ئەو سەقفەکەمان بۆ بکە ئاومان بۆ بێنێ کارەباکەمان بۆ بێنێ مەجاریمان بۆ بێنێ وعدی وانەی پێداوی بەستا ئێستا عنی شەکە ماوە کە حکوومەت بێتە ناوی چونکە ئێستا شتیان ماوە کە شەکان تەواو بوون ئەو کاتە حکوومەت خۆی زانی چیەکان لەو مۆزە لۆمانەکە لۆمان ناکایترەوە خۆی زانی. بازاری لەنگە لە 3000 دوکانی جۆرا و جۆر پێک هاتووە یەکێکە لە کۆنترین بازارەکانی ئەو شارە. ڕۆژانە بە هزاران هاوڵاتی بۆ کڕین و فرۆشتنی کەلوپەل ڕۆیان لە بازارەکە دەکرد. ماوەکانی ڕابردوو نزیکەی 2000 دوکان لەم بازارە سووتان لە ئێستادا سەر لەبەری بازارەکە لەلایەن خاوەنەکانیانەوە لە ژێر نۆژەنکردنەوەدایە. ئەوان دەڵێن نۆژەنکردنەوەی دوکانەکانیان لە قۆناغی کۆتاییدایە. داواکاریان ئەوەیە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکانی وەکو ئاو و کارەبا و چەندین خزمەتگوزاری تر دەست پێ بکات تا بە زووترین کات بازارەکە بکرێتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.